فێرگە وەرزشیەکانی تۆپی پێکچان لە سنووری پارێزگای سلێمانی ژمارەیەکی زۆر فێرگە هەیە و ئاسێکی باشی پێشکەشەکەن و لە دووەهامین پاڵەوانتی کوردستانیژە هەر لە سنووری سلێمانی کچانی دوکان توانیان ببنە پاڵەوان و ئێستا پاڵاوتن بۆ هەڵبژاردەی تاسەفێگەشتوانی عێراق کراوە کە پشکی شێر بەر کچانی پارێزگای سلێمانی کەوتووە و ژمارەیەکی زۆر لە کچاریزانانی فێرگە جیاوازەکان بانگێش کراون بۆ پێکهاتەی یەکەمی هەڵبژاردەی عێراق بۆ پاڵەوانێتیەکانی دەرەوە. پاڵاوتن بۆ یاریزانانی تۆپی پێی کچانی سلێمانی و دەوروبەری کراو زیاد لە 15 یاریزان دەستنیشان کراون. سەرەتای ئەم هەفتەیە ستافی ڕاهێنانی هەڵبژاردەی تاسە بێگەشتوانی کچانی عێراق سەردانی سلێمانیان کرد و دەرگای پاڵاوتنیان بۆ لەدایکبوانی 2006 تا 2011 کردەوە. بە جۆرێک کچانی فێرگەکانی سنووری پارێزگای سلێمانی ئەیانتوانی لە دوو ئاستی تەمەندا پاڵاوتن بکەن. دوای هەڵسەنگاندنێکی دوو ڕۆژە ژمارەیەکی زۆر لە کچیاریزانەکان دەستنیشان کران کە ژمارەیان نزیکی 20 کچیاریزان بۆتەوە. ئەمە وەکو قۆناغی یەکەم لەگەڵ کچانی شارەکانی تر ئەچنەکەم پێکی مەشق و ڕاهێنانە و دواتر پێکهاتی کۆتایی دیاری دەکرێت بۆ پاڵەوانێتیەکانی دەرەوە بەشداریان پێدەکرێت. جێ باسە لە ناو ستافی هەڵبژاردەکەشدا دوو ڕاهێنەری کورد تانیا ئەحمەد لە دوکان و قاسم جەمیل لە کەرکووک وەک یاریدەدەری ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق کار دەکەن. ئەو کچ و کوڕانەی لە یانەی وەرزشی دەربەندی خان وەرزشەکەن دەستەیەکی نوێیان دیاری کرد لە پرۆسەیەکی دیموکراسیدا کە دەنگدان بۆ دیاریکردنی دەستەیەکی نوێی کارگێڕی یانەی وەرزشی دەربەندی خان ئەنجامدرا. دوای دەنگدانی 185 کەسی ئەندامی دەستەی گشتی یانە هەڵبژاردننی دەستەی کارگێڕی نوێی یانەی وەرزشی دەربەندی خان بەڕێوە چوو. ئەندامانی دەستەی هەڵبژاردن لە بەڕێوەبەتی وەرزش و لە بەڕێوەبەتی گشتی وەرزشی هەرێمی کوردستان سەرپەرشتی هەڵبژاردنەکەیان کرد. دوای ڕوونکردنەوەیکی پێویست لەسەر پرۆسەکە و شیکردنەوەی شێوازەکەی بۆ ئامادەبووان دواتر دەرگای خۆپاڵاوتن بۆ ئەندامانی دەستەی کارگێڕی یانەکە کرایەوە. 9 کەس خۆیان کاندید کرد. پاشان دەنگدان بۆ ئەو 9 کاندیدە دەستی پێکرد و 7 ئەندام دەنگی پێویستیان بەدەست هێنا و بوون بە ئەندامی دەستەی کارگێڕی یانەی وەرزشی دەربەندی خان.